بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار با یەکێکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بەیەکەوەی. سەرەڕای ئەوەی کە وڵاتی ئێران لە بواری بەرهەمهێنانی نەوتەوە لە پلەی سێمی جیهانیدایە و هەروەها لە بواری زەخایری گازیەوە لە پلەی دووم لە ئاستی وڵاتانی جیهاندایە، بەڵام هەژاری و فەلاکەت لە ناو جامعەکەیدا بێداد دەکا. لە بەرنامەی ئەم جارەی کرێکاردا دەپەرژینە سەر پرسی هەژاری و فەلاکەت لە ئێراندا. سەرەتا هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو بینین و بۆ درێژەی باسەکەمان دێمە وڵاتان و هەروەها پرسیارەکانمان لەم بارەیەوە ڕوو دەکەینە میوانی بەرنامەکە. کۆبوونەوەی ناڕەزایەتی 200 کرێکاری نەساجی مازەندەران. کرێکارانی ناڕازی نەساجی مازەندەران 15 ملیار تمەن حەقدەستی وەدوواکەوتویان لەلایەن ئەو کارخانەیە پێنەدراوە. بەپێی هەواڵی هێرانە سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 29 ڕەزبەر 200 کرێکاری سەرقاڵی کار و خانەنشینکراوی کارخانەی نەساجی مازەندەران لە ناڕەزایەتی بەڕوون نەبوونەوەی وەرگرتنی حەقدەستە وەدوواکەوتووەکانیان لە بەرامبەر پارێزگای مازەندەران کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. محەممەد نەوبەخت نوێنەری کرێکارانی پیشەی کار و خانەنشینکراوی نەساجی مازەندەران لەم بارەوە ڕایگەیاندووە. دامەزراوەی سەرۆک کۆماری بە 2 وەزارەتخانەی پیشەسازی و کانزای بازرگانی و ئابووری و دارایی بڕیاری بە دوواداچوونی خواستی کرێکارانی نەساجی مازەندەرانی داوە، بەڵام تا ئێستا لەلایەن بەرپرسانەوە سەبارەت بە جێبەجێکردنی خواستی کرێکارانی ناڕازی هیچ هەوڵێکی نەداوە. جێگەی ئاماژەیە ئەو چالاکە کرێکاریە لە درێژەی قسەکانی داوتی ڕێژەی ئەو پۆلە کرێکارانەی سەرقاڵ بە کار و خانەنشینکراوی کارخانەی نەساجی مازەندەران کە لەلایەن ئەو کارخانەوە بەدووە خراوە 15 ملیار تمەنە، کە 11 ملیاردی ئەو حەقدەستە بەدوواخراوە پاداشتی 550 کرێکاری خانەنشینکراوی ساڵەکانی 1388 هەتاوی تا کۆتایی ساڵی 1392 هەتاویە و باقی 4 ملیاردە حەقدەستە بەدوواکەوتووەکە حەقدەستی بەدوواکەوتوی 350 کرێکاری ئەو کارخانەیە لە ساڵەکانی 1388 هەتاوی تا 1392 هەتاویە. هەروەها ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیش بە بۆنەی حەقی بیمەوە 41 ملیارد پارەی لەلای کارخانەی نەساجی مازەندەرانەوە هەیە. کۆبوونەوەی ناڕەزایەتی 600 کرێکاری ئیدارەی مخابراتی گوندەکان لە بەرامبەر بینای پارلەمان. 600 کرێکاری ناڕازی ئیدارەی مخابراتی گوندەکانی ئێران لە بەرامبەر بینای پارلەمانی ئێراندا کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. بەپێی هەواڵێکی هێرانە 600 کرێکاری ناڕازی ئیدارەی مخابراتی گوندەکانی ئێران کە لە چەند پارێزگای ئێرانەوە سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 29 ڕەزبەر خۆیان گەیاندبووە شاریتاران لە ناڕەزایەتی بە بارودۆخی گرێبەستی کاری، بیمە و حەقدەستەکانیان لە بەرامبەر بینای پارلەمانی ئێراندا کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. یەکێک لە کرێکارانی ناڕازی لەم بارەوە ڕاگەیاندووە بەهۆی وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ئەو ئیدارانە نوێنەرانی پارلەمان سەبارەت بە وەرگرتنی حەقدەستی 9 مانگی ڕابردوومان و گرێبەستی نادادوەرانەی کاری ناچار کراوین بۆ چەندومین جار بۆ ناڕەزایەتی دەربڕین بۆ بارودۆخە بۆ شاریتاران سەفەر بکەین. جێگەی ئاماژەیە ئەو کرێکارە ناڕازیە لە درێژەی قسەکانی داوتی هەر جارێک کە ناڕەزایەتی دەردەبڕین بەرپرسان بەڵێنی جێبەجێکردنی خواستەکانمان دەدەن و بۆ شارەکانی خۆمان ڕەوانەمان دەکەنەوە، بەڵام هیچ کات ئەو بەڵێنانە جێبەجێ ناکەن و ئێمەش بە ناچار دیسان ناڕەزایەتی دەردەبڕینەوە. جێگەی باسا و کرێکارە ناڕازیە بە ئاماژە بە دوایین کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ئیدارەی تەلەفۆن و تەلەگرافی گوندەکان لە کۆتایی قسەکانی داوتی دوایینجار ڕۆژی سێشەممە 24 جۆزەردانی ئەمساڵ لە بەرامبەر بینای پارلەمان کۆبوونەوەمان بەڕێوە برد. لەو ڕۆژەدا دادوەری دۆسیەکە بە ئێمەی وت ئیدارەی تەلەفۆن و تەلەگراف دەبێت تا 2 حوتوی داهاتوو یاسای کاری کرێکارانی ئیدارەی تەلەفۆن و تەلەگراف بەڕێوە ببات، بەڵام چەند مانگ تێپەڕی و ئەو یاسایە بەڕێوە نەچووە. کرێکارانی ناڕازی بۆ ناڕەزایەتی دەربڕین بە بارودۆخی کرێکارانی ئیدارەی تەلەفۆن و تەلەگراف لە پارێزگاکانی لۆڕستان، خوزستان، زەنجان، ئازەربایجانی ڕۆژاوە و کرمان بۆ ناڕەزایەتی دەربڕین ڕۆشتبوونە شاری تاران. جێگەی ئاماژەیە تا ئێستا دەوروبەری 10,000 کرێکار لە بەشە جیاوازەکانی ئیدارەی مخابرات بە 15 تا 20 ساڵ پێشینەی کارەوە بە شێوەیەکی کاژمێری و بێبیمەبوون و هەروەها بەلانیکەمی حەقدەستەوە لە ئیدارەی تەلەفۆن و تەلەگرافدا سەرقاڵی کارکردنن. مانگرتنی 2 ڕۆژەی کرێکارانی کارخانەی بەستەبەندی پارس. 75 کرێکاری کارخانەی بەستەبەندی پارس هەڵکەوتوو لە پارێزگای قەزوین پاش سەفەرکردنی خاوەنکار بۆ دەرەوەی وڵات نیگەرانی نەدانی حەقدەستی مانگی خەرمانانی خۆیانن. بەپێی هەواڵەکان کرێکارانی ئەو کارخانەیە بە گرێبەستی 1 مانگە کار دەکەن،
هاوکات لەگەڵ دواکەوتنی حەقدەستی مانگێکیان مافی سەنەواتی 9 مانگی ساڵی ڕابردوو 6 مانگی ئەم ساڵیان پێنەدراوە. بەپێی ئەو هەواڵە کرێکارانی بەستەبەندی پارس ڕۆژەکانی چوارشەمە و پێنجشەمبە 24 و 25 ڕەزبەر لە ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی حەقدەستەکانیان بە کوژاندنەوەی کەرەسەکانی بەرهەمهێنان و دەست لە کارکێشانەوەیان بۆ ماوەی 2 ڕۆژ چالاکی ئەو کارخانەیانە ڕاگرتووە و پاشان بە بەڵێن و وعدەی بەرپرسانی ئیدارەی تەعاون کار و ئاسایشی کۆمەڵایەتی کۆتاییان بە مانگرتنەکەیان هێنا. جێگەی ئاماژەیە ساڵی ڕابردوو 2 کەس لە ئەندامانی شۆرەی ئیسلامی کار بە ناوەکانی هیممەتی و زەرئابادی لەگەڵ 16 کرێکاری دیکەی ئەو کارخانەیە بەهۆی بەدواداچوونی لەسەر وەرگرتنی ماف و حەقدەستی دواکەوتی 3 مانگی خۆیان و هاوکارانیان لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکران. تەقەکردنی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە گوندنشینان و کۆڵبەرانی ناوچەی سەرسنووری ورمێ. لە تەقەکردنێکی هێزە نظامیەکانی سەرسنووری ورمێ لە کۆڵبەران و گوندنشینانی ئەو ناوچەیە چەندین ئەسپی کۆڵبەران کوژران. بەپێی هەواڵێکی نیسان نیوز ئێوارەی ڕۆژی دووشەممە 28 ڕەزبەری ئەم ساڵ چەندین کەس لە کۆڵبەرانی کوردی ناوچەی کڵاسی مەرگەوەڕی ورمێ دەکەونە کەمینی هێزە نظامیەکانی سەرسنووری کۆماری ئیسلامی و تەقەیان لێ دەکرێت. بەپێی ئەو هەواڵە بەدوای ئەوەی کە کۆڵبەرانی کورد لە مەرگەوەڕ دەکەونە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و تەقەیان لێ دەکرێت لەلایەن هێزە نظامیەکانی سەرسنوورەوە دەست بەسەر هەموو کەلوپەلەکانیشیان دەگیرێت. جێگەی ئاماژەیە بەپێی وتەکانی شایەت حاڵانی ئەو ڕووداوە خەڵکانی گوندەکانی ئەو ناوچەیە بەدوای بیستنی دەنگی تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی خۆیان دەگەیەنە شوێنی تەقەکردنەکە و بەڵام لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە تەقەی ئاسمانی و هەڕەشە لە گوندنشینانی ئەو ناوچەیەش دەکرێت و بە پێچەوانە تەقەکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی لە کۆڵبەران زیاتر پەرەدەستێنێ. جێگەی باسە لەو تەقەکردنانەدا چەندین ئەسپی کۆڵبەران بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی دەکوژرێت. گیان لە دەستانی 3 کرێکار لە یەک ڕۆژدا. 3 کرێکاری بینەسازی ڕۆژکار بەهۆی ڕووداوی کار گیانیان لەدەستا. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 27 ڕەزبەر کرێکارێکی لاو لە شاری مەشهەد کە سەرقاڵی ڕوخاندنی بینایەکی کۆن بوو کەوتە ژێر دیوار و گیانی لەدەستدا. بەوتەی سەرۆکی دەستگای ئاگرکوژێنەوەی شاری مەشهەد 2 کرێکاری تەمەن 16 و 30 ساڵ بەهۆی ڕوخاندنی دیواری میانی بینایەکی دوونۆهمی دەکەونە ژێر دیوارەکە و یەکێک لە کرێکاران گیانی لەدەست دەدات. هەروەها نیوەڕۆی ڕۆژی یەکشەممە کرێکارێکی دیکەی بیناسازی لە شاری قۆم دەکەوێتە ژێر دیوار و گیانی لەدەست دەدات. سەرۆکی دەستگای ئاگرکوژێنەوەی ئەو شارەوتی تیمەکانی ئاگرکوژێنەوە توانیان پاش دابردنی خاک و خۆڵەکان تەرمی ئەو کرێکارە ئەفغانیە بدۆزنەوە. هەر لە شەوی یەکشەممە کاتژمێر 10 شەو کرێکارێک بەهۆی کەوتنە خوارەوە لە 9هەمی حوتەمی بینایەک لە شەقامی لالەزاری گورگان گیانی لەدەست دەدات. ئەو کرێکارە بە ناوی ئیبراهیم تەجەری بەهۆی ستاندار نەبوونی ئاسانسۆری ئەو بینایە کاری لێدەکرد لە 9هەمی حوتەمی بینایەک دەکەوێتە خوارەوە و گیانی لەدەست دەدا. پتر لە نیوەی کرێکارانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. بە سەرنجدان بەوەی کە نرخی هەژاری 700,000 تمەن بەراورد دەکرێت 60% کرێکارانی ئێران بە وەرگرتنی حەقدەستێکی خوارەوەی هێڵی هەژاری لە هێڵی مەرگدا ژیان بەسەر دەبن. بەپێی هەواڵێکی نیسان نیوز ئومید تەوەسوڵی چالاکی کرێکاری ڕایگەاندووە. زۆرتر لە 60% کرێکارانی یاسایی ئێران حەقدەستی پایەیی 390,000 تمەنی وەردەگرن کە بۆ دوورکەوتنەوە لە هێڵی مانەوە و گەیشتن بە هێڵی هەژاری پێویستیان بە پیشەی 2 و 3 هەیە. ئەو چالاکە کرێکاریە دەڵێت نرخی هێڵی هەژاری لە ئەمساڵدا 1,400,000 تمەنە کە بۆ پێەیە نرخی هێڵی هەژاری 700,000 تمەن بەراورد کراوە. ئەو چالاکە دەڵێت گرانی و هەڵاوسان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. دیاریکردنی لانیکەمی حەقدەستی کرێکاران لەلایەن شۆرای باڵای کارەوە نائادڵانەیە. ئەو چالاکە کرێکاریە وتیشی نەدانی حەقدەستی عادڵانە بووەتەوەی ئەوەی کە کرێکاران بۆ دەستخستنی پاروەنانێک زۆرترین کاتی خۆیان لە شوێنەکانی کاردا بەسەر ببەن. خاوەنکارەکان بەهۆی سزا نێودەوڵەتیەکانەوە نیگەرانیەکان لە مەرفازی دوی جێبەجێکردنی یاسای ئامانجدارکردن و هەروەها بڵاونەکردنەوەی بەستەکانی پشتیوانی لەلایەن دەوڵەتەوە لە بێچارەنووسی تەواودا بەسەر دەبن. ئەو چالاکە کرێکاریە لە کۆتاییدا دەڵێت لە حاڵەتێکدا کە دەوڵەت لەدانی بەستەکانی پشتیوانی خۆی ببوێرێت لە ئەمساڵدا لەگەڵ قەیرانی بێکاری ڕوبەڕووی. چوار کرێکاری ناڕازی قەتاری شاری ئەهواز لە سەرکار دەرکران. کۆمپانیای کەیسۆن
ناوی 15 کەس لە کرێکارانی پرۆژەکانی قەتاری شاری ئەهواز کە لەو کۆبوونەوەکانی ئەم دوایانە بە دوواداچوونی مافەکانیان دەکرد خستوتە ناو لیستی لە سەرکار لابران و لە قۆناغی یەکەمی 4 کرێکاریش سەرەڕای ئەوەی کە پیشەکەیان بە شێوەی چواروەرزی بەردەوام بووە پاش کۆتایی هاتنی گرێبەستەکانیان لە سەرکار دەرکراون. بەپێی ئەو هەواڵە ناو و ناسنامەی کرێکارانی لە سەرکار دەرکراوی پرۆژەی قەتاری شاری ئەهواز بریتین لە عەلی بارانی بە 8 ساڵ پیشینەی کار و غوڵامڕەزا نەورۆزی بە 5 ساڵ پیشینەی کار و ماج بەهرامی بە 5 ساڵ پیشینە و مەهدی بدەوی. ئەم لە سەرکار دەرکرانە پاش هەر جۆرە ناڕەزایەتیەکی سێنفی لە حاڵێکدایە کە گرێبەستی سەرجەم کرێکارانی پەیمانکاری کەیسون 1 مانگ و 2 مانگ واژۆکراوە و پەیمانکار دەتوانێت بەبێ باسکردنی هۆکار لەلایەن ئیدارەی کارەوە بەبێ لە بەرچاوگرتنی بەردەوامی شۆناسی کاری کرێکاران و پیشینیان لە سەرکارداریان بکات. پێشتر کرێکارانی پەیمانی قەتاری شاری ئەهواز لە ناڕەزایەتی دەربڕین بە دواکەوتنی 4 مانگ هەڵدەستەکانیان لە ڕۆژی دووشەممە سیوێکی خەرمانان تاکو و 5 ڕەزبەر دەستیان لە کار کێشایەوە کە بە بەڵێنی خاوەنکار سەبارەت بەدانی هەڵدەستی 20 ڕۆژی کرێکاران کۆتاییان بەرناڕەزایەتیەکان هێنا. بەپێی ئەو هەواڵە هێشتا هەڵدەست و باقی مافە سێنفیەکانی 900 کرێکاری گرێبەستی قەتاری شاری ئەهواز پێیان نەدراوە. دواکەوتنی هەغدەستی 180 کرێکاری کارخانەی قەتەعاتی بتونی گیلان. هەغدەستی 180 کرێکاری کارخانەی قەتەعاتی بتونی گیلان 2 مانگە پێیان نەدراوە. بەپێی هەواڵەکان ئەو کرێکارانە بە بەرپرسیارەتی کۆمپانیای پەیمانکاری گیلان ئافتابی یەکتا سەرقاڵی کاری ئارماتۆربەنی، قاڵبگیری، بتونڕێژی و هەتا دوایین و هەغدەستی مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 93 هەتاویان وەرنەگرتووە. جێگەی ئاماژەیە دواکەوتنی هەغدەستی کرێکاران لە کارخانەی قەتەعاتی بتونی ئێران پێشینەیەکی هەیە و بە شێوەیە کە ساڵی ڕابردوو کرێکاران بۆ ناڕزایەتی دەربڕین بە دواکەوتنی 4 مانگ هەغدەست دەستیاندایە مانگرتنێکی 5 ڕۆژە و خاوەنکار لە کاردانەوە بە ناڕزایەتی کرێکاران 12 کەس لەو کرێکارانەی بە تۆمەتی گێرەشێوێنی لە سەرکار دەرکرد، بەڵام لە دەرەنجامدا 2 کەس لەو کرێکارانە گەڕانەوە سەرکارەکەیان. یەکێک لە کرێکارانی کارخانەی قەتەعاتی بتونی گیلان لەمەڕ شێوەی گرێبەستەکانیان لەو کارخانەیە وتی گرێبەستی سەرجەم کرێکاران لەو یەکەیە بە شێوەی پەیمانیە و کرێکاران پاش بینینی دواعاکامی ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو کە 10 کەس لە هاوکارانیان لە سەرکار دەرکرا بەهۆی نەبوونی ئەمنیەتی پیشە و ترسی لە دەستدانی کارەکەیان توانای باسکردنی کێشە سنفیەکانی خۆیان نییە. بەوتەیە و کرێکارە 130 کەس لە کۆی 180 کرێکاری ئەو یەکە بەرهەمهێنەرە پتر لە 16 ساڵ کە وەکو پیشەیەکی خزمەتگوزاری لە کۆمپانیای پەیمانکاری گیلان ئافتابی یەکتا بە وەرگرتنی لانی کەمی هەغدەست سەرقاڵی کارکردنن. بەڵێ بەڕێزان هەر بۆ شێوەیە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێی کرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە لێکدانەوەی پرسی هەژاری و فەلاکەت لە نێو ئێراندا. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە میوانداریەتی بەڕێز ساڵح شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە. هەوڕێ ساڵح زۆر بەخێر بیت. هەوڕە ساڵح بەپێ لێکۆڵینەوەکانی کارناسانی بواری ئابووری لە ئێراندا هێڵی هەژاری نرخی هێڵی هەژاری 1,400,000 بەراورد کراوە و هەروەها لانی کەمی هەقدەستیش لە ساڵی 93 609,000 تمەن تەرخان کرا دیاری کرا. واتە سەرجەم کرێکارانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا بەسەر دەبن. بۆ بەڵێ ئەگەر ئێمە گەرەکمان بێ پێناسێک لە هەژاری بکەین چەند بواری هەیە بوو پێناسەکردنی باری هەژاری بنەماڵە یا کۆمەڵگە بە چەند جۆر دابش بووە. جۆری ئەوەڵی ئەوەیە میزانی دەرامەدە و میزانی کارێکێکی هەر کەسێک لە جامعەکەی خۆیدا ئەنجامی ئەدا و بەرابەری ئەوە دەستمەزد وەرەگری. جۆری تری ئەوەیە کە مەخارجت چۆنە یا هەزینەکانت لە مانگە بوو بنە ماڵەیەک یا بۆ فەردێک لە جامعە چۆنە. ئەو شاخصانە شاخص هەیەکن کە بۆ هەژاری لە بەرچاو گیراوە. لە بەرچاوگردنی 1,500,000 بۆ ژیانێکی بنەماڵەیەکی کرێکاری ئەتوانم بژم ئەوە هێن چەندین ساڵ لەمە و پێشە کە تەک هیچ ئیستانداردێکی ژیانی ئێستای جامعە
چ خەریدی چ مەخارجی چ تەوەڕمی نایێتەوە. بۆیە ئەگەر درست تعریفی هەژاری بکەین بەوە ئەڵێن هەژاری کە تۆ دەستڕەسیت بنەماڵەیەک کەسانێک لە جامەیەکە دەستڕەسییان نەبێ بە دابینکردنی ئیمکاناتی ژیان وەکو خۆراک وەکو تەحسیڵ وەکو تەندروستی و بێهداشت وەکو حتا تەفرێحات کە ئیمڕۆژە لە زۆر کۆمەڵگایشە حتا لەوە زیاتر چووە وەکو بیمەهای بازنشستگیە وەکو ئینتەرنێتە وەکو خەدەماتی عمومیە هەر کەس ئەو شاخصانەی لە موردەوە ئیجرا نەبێ یا شامڵی نەبێت دەژێر خەتی فەقرە قەراری کرد. بۆیە بەو تاریفە ئستانداردە جەهانیەکێت هەر کەسێ نەتوانێت ئیمکاناتی ژیان وەکو تەغزیە بێهداشت دەرمان بە دورسی دابین بکرێت دەژێر خەتی فەقرائژی من پێم وایە ئەکسەریەتی جاماکەی ئێران لەژێر خەتی فەقرائژی تایبەتەن کرێکارانی کە باتەوەجە بە وەزعیەتی کار بە وەزعیەتی حقوق و دەرامەت بە نەبوونی یاسای کار هەمووی ئەوانە لە دژی کار و کرێکارانە و زۆرترین فەلاکەت و موسیبەتی ئەو ژیانە کەوتوتە سەر بنەماڵەکانیان لە تەرکی تەحسیڵ و گرفتە لە نەبوونی ڕفاهیاتی ژیانە و گرفتە نەبوونی ئیمکاناتی ژیانە و گرفتە. بۆیە نالەبارترین و هەژارترین توێژی نێو کۆمەڵگای ئێران جیا لە گشت کۆمەڵگاکە زیاترین فشار و زەخ لەسەر کرێکاران و ئەمە هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی زۆر هۆکاری هەیە. بەشێکی گەڕێتە بۆ عەدەمی مدیریەتی ئیقتصادی و ئابووری لەو کۆمەڵگا، بەشێکی گەڕێتەوە بۆ سیاسەتهای مەماشاجوویانە و تەنش زودایی کە خودی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کردوویە و بۆ ئەوانە هەزینەی کردووە. بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ناکارامەبوونی بەرنامەهای اقتصادی و نەبوونی بنیادهای اقتصادی. باسی نەوت و گاز لە ئێرانەکەن، باسی مەعادنی گەورەکەن لە ئێرانە، فولاد و پترۆشیمی و ئەو جۆرەشتان. ئەمە خۆی ڕاستە لەلایەکە و دەرامەتزایەوە ئەتوانێت بەرهەمی گەورەی تیا دروست بێت و سوودی گەورە بگەێنێتەوە وڵاتەکەی، بەڵام لەلایەکیشە و ئەو زەرەرەی هەیە کە ئەمانە سەرمایە بەرن. ئەم سەرمایە عەزیمانەی کە لێنا متەمەرکز ئەبن ئینحسارەن لە دەستی دەوڵەتایە و دەوڵەت کۆنتڕۆڵی ئەم موەسساساتە گەورە ماڵی و تەولیدیەکە. بۆیە هیچ یاسایەکی اقتصادی هیچ یاسایەکی حقوقی وجودی نییە کە لەم بەرهەمە گەورە کۆمەڵایەتی و نەتەوایەتیە کە بە سەرانە شێدابەشی ناو نفوزی جامعەکە بکرێ، هیچ کام لەمانە قانون و یاسایەکی مشەخەسی نییە کە ئەو هەزینانە بگەڕێتەوە بۆ ناو ژیانی خەڵک یا سەرفی ژیانی خەڵک بکرێت. بۆیە سەرەڕای سیاسەتهای مەماشاجوویانەی، سەرەڕای عەدەمی مدیریەتی اقتصادی زۆر هۆکاری تریش هەن، تەنها ناگەڕێتەوە هۆکاری تریش هەر ئەوەیە کە عەدەمی تەخەسوسگەرایی لە سەنەتی ئێرانە، تجارەت و باندهای ڕاند، سوء ئیستفادەهای دەوڵەتی، عەدەمی پاسخگویی بە نیازی دانیشتوانی خەڵکی ئێران، هەمووی ئەمانە باری گرانتر و گرانتری هەژاری لە سەر چینی متەوەسط و پایینی جامعە زۆر ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە. باستان لە دەوڵەت و سیستمی دەوڵەتی لە دابەشکردنی ئەو بوجە و ئەوانەیە کرد. لە ڕوانگە ئێوە حەسەن ڕۆحانی لە سەردەمی هەڵبژاردنەکاندا دروشم و بەڵێنی ئەوەیەدا بە کۆمەڵگای کرێکاری بە تایبەت کە هەلی کاریان بۆ ئەڕەخسێنێت و ژیانێکی شیا و گونجاویان بۆ دابی نەکات. لە ڕوانگەیەوە تا چ ڕادەیەک ئەو وعدە و بەڵێنانە جێبەجێ کراوە؟ چیەوەکی وعدەی تەبلیغاتی و انتخاباتی بووە ئەوانە، من پێم وایە بە ئەرقام و ئامارێکی ئیمڕۆژە مەوجودە و خود ئامارەکە گویان بۆ ئەمەڵکردی دەوڵەتی ڕۆحانی لەو ماوەیە کە دەوڵەتی تازی ڕۆحانی لەسەر کار بووە بە پێی ئامارهای ڕەسمی بانکی ملی
بانکی مرکزی عفو بەپێی ئاماری گشتی کار و بێکاری لە ئێرانە ساڵیانە پێویستە 800,000 تا 900,000 فرسەتی شغڵی دروست بێت. ئەگەر ئەمە ثابت بمێنێتەوە یعنی دابینکردنی 800,000 تا 900,000 فرسەتی شغڵی بەردەوام ئیجرا بکرێت لەوانەیە بتوانێت باری بێکاری لە کۆمەڵگا کەم کاتەوە تا حەدی عەدەدی یەک ڕەقەمی. بەڵام فرسەتی کار لە ئێرانە لەم شرایەتە 14,000 شغڵە. باقیەکەی ئیتر وەکو ئەرتەشی بێکاران کۆ ئەبێتەوە لەناو ئەو جامعەوە جز و ئەو کەسانن کە بێکار حسابە بن. خودی تاریفی بێکاریش بازم تەفاوەتی هەیە لە هەر کۆمەڵگایەک. لە زۆر کۆمەڵگا ئەوەیە کە ئەگەر کەسی خوازیاری کار بێت و کار نەبێت سەپناوی کرد بێ ئەوە بێکار. لە زۆر کۆمەڵگا ئەگەر لە هەفتە 2 ڕۆژ کاری 2 سعاتیش کارکە ئەوەی شەر جوز و شاغڵە تازە. لە زۆر کۆمەڵگا خود حاکمیت خودی دەسەڵات مەسئولە لە قەباڵی بێکاریە. بەڵام لە جامعەی ئێرانە فەرد و ئەفراد و ئەشخاصن کە مەسئولن بۆ پیاکردنی کاری خۆیان. لە ناوەندی کار دەسەڵاتی سەرمایە گوزاری ئشتغاڵزایی هەموو ئەوانە بە حکوومەتە بە دەسەڵاتە لە حاڵەکە خود بێکاریەکە عامڵەکەی و یا مقاسرەکەی گەڕێتەوە بۆ شخص کە لە هیچ کونی دنیاوانی. بۆیە وعدەکانی ئاغای ڕۆحانی ئەتوانم بڵێم نەینکە هیچ کامێکی جێبەجێ نەبووە زۆر وەزعەکە لەوە خراپتر بووە. تەوەڕمێک کە لە 21% و 22%ەوە چوەتە 34%. اشتغاڵێکێ بۆتە 14,000 فرسەتی شغڵی لە ساڵە لە حاڵەکە نیازی بەکار 800,000 و 900,000. خەتی فەقر تمشاکە ئەو کەسانە واقعی لەژێر خەتی فەقرا ئەژین لە کۆمەڵگای ئێرانە تقریبەن کاتە 16-17% بە ئاماری ڕسمی خۆیانەوە کە من پێم وایە زۆر ئەو ئامارە غەڵەت و ناواقعیە. ئەمانە نیشانەی ئەمەڵکردی چەند ساڵی دوای ڕیاسەتی جمهوری ئاغای ڕۆحانیە. بۆیە من ئەتوانم بڵێم بە هیچ کام لەو شعارانە بێکاری و هەژاری لە ئێرانە کۆتایی پێ نایە. بەشێک هەژاری و بێکاری ئەگەڕێتەوە بۆ عامڵی ساختاری هەیە. عامڵی ساختاری لە وڵاتانی پێشکەوتوو سەنعەتیە وەکو ئەوەکە تەکنۆلۆژیە تازە تێ ئەدێک بێکارە بن ئەدێک تەخەسوسی ئەو کارەیان نییە و ئەو دەستگا و مکانیزمە جەدیدە ئەبێتە نیروی کار. لە حاڵێکە لە ئێرانە ئەو عامڵە ساختاریە وجودی نییە. ئەرسم کرد نەبوونی مدیریەتی اقتصادی، نەبوونی یاسای کار، ناپاسۆخبووبوون و نامەسئولبوونی دەوڵەتی دەسەڵاتدار و لە عینی حاڵە عەدەمی بەرنامە ڕێژی، وجودی دەستگاها و موسساتی ڕاندخواری دەوڵەتی و چۆن بیژم زۆر لەم ئەوامڵە باعث بوون کە ڕۆژ بە ڕۆژ خەتی فەقر پەرە بسێنێ و خەڵکی فەقیر زیاتر ببن و تایبەتەن کرێکاران و زەحمەت کێشان لەم بوارە زەرمەندترین توێژی ناو جامعی ئێران بوو. عەلی ڕەبیعی وەزیری کار و ئاسایشی کۆمەڵایەتی هەر بۆ شێوەیەکە جەنابتان باستان کرد باسی ئەوەی کردو کە بۆ ڕیشەکەنکردنی بێکاری لە ئێراندا ئەبێ لانی کەم 800 تا 900 جۆر فرسەتی کاری دروست کات. بەڵام بۆ ئەو کارش پێویستی بە 3/4 بودجەی کولی کشوەر هەیە. بەڕاست واقعاً ئەم سەرمایە گەورەی ئەو وڵاتە چی لێتێ کێشەکە بودجەیە لە ئەسڵدا یعنی واتە ئەم سەرمایە لە کام بەشها خەرجەکردی کە بۆ پرسێکی مهم لە ناو جامعە ئێمە بودجەی بە نازەی کافی بوونی نییە. ئەسڵێک هەیە بۆ ئشتغاڵزایی ئەڵێ سەرمایە تەولید و ئشتغاڵ یانێ پێویستە تۆ بۆ
ئەوڵ ئەقدامێکی ئەیکەی ئەوڵین هەنگاوێکی ئەینی بۆ ئیجادی کار وجودی سەرمایە بە شۆن سەرمایە ئیجادی تەولیدە ئەم تەولیدە بە نیروی ئینسانی و بە کار پێشەچی یانێ سەرمایە بە ئیزافەی تەولید مساویسە بە کار و دەرامەت لە ئێرانە ئەم سەرمایانە ئەرسم و مەسئولانە خەرج نابێ نزارەت نابێ و هیچ لێپرسینەوەیکیش نییە هیچ نزارەتێکی عمومی و اجتماعی لەسەر ئەم هەزینە و سەرمایە گوزاریانە نییە ئەگەر چی ئەم بەحث ئێمە ئەیکەین بەحسێکی کارشناسانەیە لەوانەیە کەسانێکی ئەقتصاددان و پسپۆر لە بواری ئەقتصادی و ئابوووریە بێن ئەمانە باش تێک بنەوە بەڵام ئێمە فقەتەوە ئامارانەوە ABC و دیومانە قەزاوتمان لەسەر ئەوانەیە ئەوانە شاخصهایەکن کە فەلاکەتەکەت پێ نیشانەدەن وەزعیەتی وەخیمیت پێ نیشانەدەن بەڵام ئەو فقط ناگەڕێتەوە بۆ ئەو دوو عامڵی کە دەرامەت هەزینە بە ئیزافەی تەولید کە بکاتە ئشتغاڵ لەباری سیاسیشەوە حکوومەتی ئیسلامی ئێران بۆ خۆی بربەستایەکی هەیە یەکێک لەوانەیەکی ئەتوانێت ئشتغاڵ زایکە توریزمە گەردشگەریە کە سەنعەتی توریزمی لە دنیا فرەتترین سەرمایە گوزاری بۆ کراوە بە پێی وەزعیەتی ئیدۆلۆژی و بیرکردنەوەی دواکەوتوانەی کۆماری ئیسلامی ئەم سەنعەتە لە ئێرانە بێخاسیەت و بێدەرامەتە بە شۆن ئەوە لە زۆر جامعاکێ ئەگەر خەڵکەکەی هەژارن یا دەرامەدیکیان نییە مەسئولیەتی خودی ئەم هەژاریە لەلایەن دەوڵەتەوە ساپۆرتەکری وەکو بیمەی بێکاری تەمینی ئیجتماعی تەمینی نیازهای ئەوەڵیە بەڵام لێرەوە لە ئێرانی خۆمانەوە نییە نەبیمەی بێکاریەکەیە نەبیمەیەکی بازنشستگی بۆ حتا ئەوانواکەی بەقەڵ لە ڕێدەی ساڵیانیش کاریان کردووە نەیانتوانیە ئەو فرسەتە وەکو 30 ساڵێکی لە ئێرانە دانراوە نەیانتوانێت پڕیکەنەوە بەرمەبنای چەند ڕۆژ بیمەکراون فەرزکەین ئەگەر کەسێک 20 ساڵ خزمەتی کرد بێت حقوقی 20 ڕۆژی پێدەن لە مانگێکە با تەوەجە بۆ وەزعیەتی تەوەڕوم و گرانی و شاخصهای بەقەڵ بازارە بۆیە هەر تەنها ئەوانە نین کە لەژێر فەقیرن یا وەزعیەتی ژیانیان ئاوە فەلاکەت بارە خەڵکانێکیش کە حتا جوز و شاغڵ حەسابە بن و پێشووتر شغڵیان بووە با تەوەجە بە جەدوەلی حقوقی ئیمڕۆیان هەر فەقیر و هەر هەژارن و یەکێک لەو عامڵە مؤسسەرانەی کە ئەتوانێت مەسەڵەن اقتصاد و ئابووری هەر وڵاتێک گەشەدارتر بکە خودی مشارکەتی عمومیە لە سەرمایە گوزاریە و ڕەسانەی ئازادە کە بتوانێت هەر جۆرە دەستبرد یا هەر جۆرە سوء ئیستفادەیەکی ماڵی هەر جۆرە اختلاسێک لە هەر شێوەیەکە تمشاکە لە زۆر بانگ و موەساتی بانگیە هەر مدەتێک جارێک کەسێک هەڵدێت و پوڵێک اختلاسەکات و دەڕوات لە حاڵێکە ئەگەر هەر ئەو پوڵانەوە متەمەرکز بوون لە بانگەکانە هەر ئەو پوڵانێکی ئەدرینە و بەوامی 20% و چەند دەرسەد و بان 20%دیش بە شێوەی مزاربە بە خەڵکە درێن ئەگەر لە حاڵەتی تجاری و کەسبی سوود بێتە دەشت و ببێتە عامڵی تەولیدی زۆر بێکاری هەلەکانە جامعی ئێمە بەڵام ئەرسم کرد چون اقتصادی ئێران اقتصادێکی تجاریە اقتصادێکی ناموەلیدە و تەولید تیا ئەسڵەن بەهای نییە فرەترین وارداتی خارجیە بە خاتری ئەوە کە بەدەست خودی دەوڵەتەوەیە هەموو ئەمانە عامڵهایەکن کە ئەتوانن بێکاری هەژاری فەقر و بەدبەختی جامەکە ڕۆژ بە ڕۆژ زیاترکەن و ئەو وەزعیتە واقعی دروست بووە ئەرسم کرد هۆکاری زۆرە بەڵام مەجموعە هۆکارەکان ئەتوان من ئیشارەکەم بۆوانەوە کاک ساڵح لەم ساڵانەی دوایی بە تایبەت بڵێن زۆرجا ئەگە باسی ئەم تەوەرانە ئەکرێت واتە هەژاری و فەلاکەت و گرانی و هەڵاوسان لە ناو جامعەکەی خۆمانە باسی کارتێکەری سزانێ و دەوڵەتیەکانەکەن کە بەسەر کۆماری ئیسلامی سەپاوە ئایا بەڕاست تەنیا هۆکار ئەوەیە یا هۆکاری تریشی لە پشتەوەیە معلومە سزای ئابووری بۆ خۆی تەسیراتی هەیە و ئەتوانێت زۆر ناوەندی اقتصادی تەولیدی
تاثیری خۆی قرار بە بەڵام پێش ئەم سزا ئابوووریانش خەتی فەقر لە ئێرانە زۆر تەفاوەتی نەبووە کێستا و حتا خود سزا ئابوووریەکە بە چێگەڕێتەوە ئەگەر بەرمەبنای سوود و سوودگەیاندن و خەدەماتی عمومی بێ ئەو پرۆژەی هەستەی لە ئێرانە لەباری هەزینە گوزاریەوە ئەتوانم بژم عەدەدێکی نجومی و سەرساماوەرە هەزینەکەی ئەمە نەئینکێ نەبووە خێر و بێر بەڵکو بووەتە شەڕ و فەلاکەت بوو خەڵکی ئێران حتا بە ڕاهەندازی تەسیساتی ئەتۆمیش تۆ ناتوانی بەهرەمەند بیت دەسوود و ئاسایشی ئەو پرۆژەیە بەسەر ئەوەیشە ئەو مەماشاتە دەوڵەتیانێکی جمهوری ئیسلامی ئەیکا هیچ پێویست نییە عامڵی ئەو تەحریمە اقتصادیە یا ئەو سزا ئابووریانە سیاسەتهای ئەتۆمی ئێرانە خۆ ئەوە نییە هەر ئێران ئەتۆمی بێت بەڵام خۆ زۆر وڵاتی تریش ئەتۆمی هەیە بۆ بەرگریان نەکردووە لە مەسارفێکا کێ وڵاتانی ساحێ ئەتۆم تعریفی هەیە کە تا چه حد مەجازن بەڵام جمهوری ئیسلامی بۆ قەراردادە نێودەوڵەتی لیشە ڕازی نییە دەنا ئەگەر پرۆژەیەکی ئەتۆمی یا پرۆژەیەکی ئاوا لە سەتحێکی کەڵانی ملیە قەرارە جێبەجێ بێ معلومە شێ خێروبێرێکی بۆ وڵاتەکەی بۆ ڕفاهیەتی جامعەکەی بێ بەرعەکسی لە ئێرانە جمهوری ئیسلامی بەجێ بکاتە عامڵ خێر بۆتە عامڵ شەڕ و بەدبەختی و سزای ئابووری لەسەر خەڵک کە بەهاکەی خودی کۆمەلگاکە پەرداختیەکە پێم وانە ئەسڵی تەرین عامڵی فەقیری و هەژاری بکەڕێتەوە بوو سزا نێودەوڵەتیەکان ئەگەر چی لایەنێکە بەڵام پێش ئەو سزا نێودەوڵەتیانیش جامعەی ئێران جامعەیەکی ڕفاهی نەبوون جامعەیەکی هەژار بوون جامعەیەکی بێکار بوون بە دەرسەدی بێکاری چاو لێ بکە بە دەرسەدی فەقر و فەلاکەت چاو لێ بکە بە دەرسەدی ئیشتغازایی چاو لێ بکە بە دەرسەدی فەراری خەڵک و ڕوو لە مەهاجرەتی خەڵک چاو لێ بکە هەمووی ئەوانە ئەگەر لە وڵاتەکەی خۆیان تەمین بێ چ نیازێکەیە بۆ مەهاجرەتان بۆیە ئەوانە بەهانەهایەکن کە کاربوردی سیاسی و لە عین حاڵیشە چاواشەکردنی خەڵک لەلایەن جمهوری ئیسلامی و بۆ قسانە ئەکرێنە پێم وان نییە پێش ئەوەیش ئەو سزایانە نەبوو هەر جامعەیەکی فەقیر بێکار و نیازمەند وەک دوایین پرسیار کاربەدەستانی دەوڵەتی بۆ دابینکردنی ژیانێکی شیا و جامعەیەکی عادڵانە لە بواری ئابووریەوە چه ئەرکێکی لەسەر شانە بۆ دانیشتوانی ئێران بەگشتی و کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە لە دەرەجێ ئەوەڵا بۆ ئەوەی کە خەڵکی هەر وڵاتی حەقی خۆیانە بەهرەمەند بن لە ڕفاهیەتی وڵات ئەگەر وڵاتەکەیان لە مەرحەلەیەک و قەرارە بگوازرێتەوە یا حاڵی گوزەرە لە وەزعیەتێکی اقتصادیە بۆ وەزعیەتێکی باشتر ئەوە ئەتوانی موقەت بێ زۆر وڵات لە دەورەی گوزار لە سنەتیەوە بۆ سەنعەتی فەقیریشی کێشاوە دەستەنگیشی کێشاوە خەتی فەقریشی بووە بەڵام ئێران وڵاتێک نییە کە دارای ئەو پتانسیێڵە نەبێ و نەتوانێت لە مەرحەلەی گوزاریشە نیازی ڕۆژانە و پێداویستی دانیشتوانی تەمین کە بۆیە سێ چوار ڕکنی ئەساسی هەیە بۆ کە بتانی تەزمین کەی جامعە لە تەولیدات لە بەرهەم لە سەروەتی کۆمەلگاکەی خۆی بەرخوردارە سێ چوار شاخص هەیە یەکی ئەوانە مشارەکەتی خەڵک و قابل کۆنتڕۆلبوونی موەساتی ماڵی کە لە جمهوری ئیسلامی ئەو وجودینی یەکی میدیای ئازادە میدیای ئازاد کە بتوانێت زبان حاڵی خەڵک بێت و تاوتوێی هەزینەکان کە تاوتوێی مخارجکە و شاخصهای اقتصادی بەڕەسی بکات لە نەتیجە ڕوبەڕووی کاربەدەستانی کاتەوە و لیان بخوازی کە دەوڵەتێک دەسەڵاتدارە پاسۆکوو بێت و بێت دانە بەدانێ ئەو مەواردانەوەکەی ئەبێتە پرسیار و ئەبێتە جێگەیشت و گومان بۆ خەڵک تەوزیحی بدا بجانە ئەمە دوو مورد سێومی ئەوەیە بەرنامەڕێژی گەرەکە خود سیستماتیککردنی سەنعات ئابووری تەولید هەزینە بەرنامەی گەرەک و دوو مەوردی سێومی ئەوەیە کە تۆ تەخەسوسگراییەک ڕەونەق پێ بدەی و ئەم تەخەسوسگراییە ببێتە شالودەی تەولید و مەسرف و
ژیانی اقتصادی جامعە هیچ وان نییە نازانی ئامارهای ڕسمی چۆنە نازانی ئامارهای ناڕسمی چۆنە حتا تیت لەسەر ئامارێکی سادەی بێکاری ئەگەر گەرەکەت بێت شتێک پەیداکەی ئەشێ چەندین ئۆرگان وەکو ئاماری عمومی ئێران وەکو بانکی مرکزی وەکو نازانم بودجە هەموو ئەمانە تیا دەخینن و هەر کامیان بە تێبینی و مەلاحزەی سیاسی خۆیانەوە سعیەکەن ئەمانە بشارنەوە لە خەڵک جۆرا و جۆرن ئامارەکانی هیچ وەخت نایەن دقیقی چون بۆ سربەخۆنی بۆیە ئەگەر گەرەکمان بێ اقتصادێکی شکۆفامان بێ مدیریەتێکی کارامە و مەسئولمانگەرەکە مدیریەتێکی پاسۆک و مانگەرەکە میدیایەکی ئازاد مانگەرەکە مشارەکەتی خەڵک مانگەرەکە مشارەکەت لە ئەموراتی اقتصادی و ئیجتماعی یا لانی کەم ئاگاداربوون لە وەزعیەتی ئابووری و اقتصادی وڵاتەکەی خۆیان حەقی خۆیانە بزانن سەرانەیان چەندێکە حەقی خۆیانە بزانن بیمی بازنشتگییان چۆنە ڕفاهیاتیان چۆنە ناکری تۆ لە ساڵە چەندین هەڵبزین و دابەزینی ئابووری تەوەڕم لە وڵاتەکەدا وجودی بێ دەرامەتت هەمان دەرامەت ڕۆژ بە ڕۆژیش کەمترکە کار ڕۆژ بە ڕۆژ کەمترکە بەڵام تەوەڕمی بازار نەوەساناتی بازار هیچ سوباتێکی نەبێ ئەمە نیشانەی ئەوەیە هیچ کۆنتترۆڵێکی بازار نییە هیچ کۆنتترۆڵێکی اقتصاد نییە هەر کەس بە مەیلی خۆی لە هەر کوێنەکە و بتوانێت وەکو واردات وەکو سادرات وەکو حتا بلوکەکردن حتا وەکو ڕاندخواری دەستڕەسی بە ئەمواڵێکەیەکێ ماڵی عمومە ماڵی ئەو خەڵکەیەکێ دە وڵاتە دانیشتون بەڵام ساحبەکەی خۆیان نی لە ئێرانە 10% دەرامەدی 40% جامعیان بەدەسە تەوجە فەرمووی تەوزیعی ناعادڵانەی سەروەت و سامان لە جامعی ئێمە هەموو ئەو فەقر و فەلاکەتەی دروست کردووە لە زۆر شووەنا ئەسڵن بۆ پرۆژەهای نظامی بۆ پرۆژەهای سیاسی حتا بۆ دەستێوەردان لە وڵاتانی تر بۆ ساپۆرتکردنی گروه و سازمانهای لە شوێنێکی تر هەزینەهای هەنگۆفت خەرجێ بێ لە حاڵێکە لە فلان مەدرسە لە فلان شوێن لە فلان دەرمانگە کەمترین ئیمکاناتی بۆ ڕفاهیەتی خەڵکەکە وجودی نییە ئەو دابەشکردنی ناعادڵانەی سەروەت و سامانە نیشانەی ئەو وەزعەیە واقعی هەیبی بەڵێ زۆر سپاس کاک ساڵح شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەیە بەشداریتان کرد سپاستان دەکەم هەروە دەستخۆشیتان لێکەم ئەگەر ئیمکانی هەیە بۆتان زیاتر لەم بوارەوە لەگەڵ کارناسان و ئەوانە کێ شارەزای بواری اقتصادی وابوورین زیاتر معلومات و زانیاری بدەن بە خەڵکی بینەرتان سپاستانەکەم لەوە سواز بۆ ئێوە بۆ تێبینیەکەتان بەڕێزان بەم شێوە هاتینا کۆتایی ئەم دیدارەشمان تا دیداری داهاتوو پرسێکی پەیوەندیدار ماڵەوە